إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خواهي پروردگار برجي بسر همولاك ماندا. خواهي پروردگار برحمو بزي خوي بمان گيري لبند راستقينكاني خوي، بمان گيري لو بنداني كالجيانيان دا مزراون، ئەوەی کە ئیمانیان پێی هێناوە و ئەوەی کە لەسەرین ڕۆژ بە ڕۆژ لێی زیاد دەکەن و لێی کەم ناکەنەوە. یەکێک لە سیفەتە هەرە گرنگەکانی ئینسانی ئیماندار بەڕێزان بریتیە لەوەی کە ئینسان لە ژیانیدا لە ئیسلامەتی و ئیمانداریەکەیدا ئینسانێکی دامەزراو بێت، ئینسانێکی خاوەن ئیستیقامە بێت، ئینسانێک بێ ئەو ڕۆژتێک نەکا و بەیانی بچێتەوە دوایێ، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە لە سەریەتی لێی زیاد بکات. بۆیە کورتەیەک سەبارەت بە ئیستیقامە و دامەزراوی باز دەکەین ئەوڕۆ کە سەرەتا بزانین ئایا ئیستیقامە معنای چییە و بوارەکانی ئیستیقامە چین. ئیستیقامەت و دامەزراوی بەوە دەڵێن کە ئینسان دامەزراو بێ لەسەر ئەوەی کە لە سەریەتی، کە ئینسان نەچێتەوە دواوە ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە دەیکا لێی زیاد کات و لێی کەم نەکات. بۆیە گوتراوە ئیستیقامە یعنی ئیتباع الدین بفعل الطاعات واجتناب المحرمات. ئیستیقامەت بریتیە لەوە کە ئینسان شوێنی ئیمان و ئیسلامەتیەکەی بکەوێت بەوەی کە گوێڕایەڵی خوای پەروەردگار بکات و خۆی لە حرامەکان بە دوور بگرێت. انجا استقامت اويا لزوم الصراط المستقيم، بردوام انسان لسر رقاي راس دامزراو بيت، انسان خوراقر بيت، انسان خاوني استقامة و دامزراوي بيت. او بريتية لاستقامت. بويا مجاهد فرميتي استقامة اويا كإنسان لسر لا إله إلا الله دا خوازيكاني لا إله إلا الله دا مزراو به هتاوكو دمريت بردوام لسر أو رقا راستي لا نداد و أو لا نكاد و هروها ليكم نكات. حسني بصري فرميتي استقامة أويا كإنسان دا مزراو به لسر فرمانكاني خواي پروردگار و خوي بدور بگريد لقدق كراوكاني خواي پروردگار. بويا خواي پروردگار بپیغمبر ده فرمي و با امتي پیغمبر ده فرمي صلى الله عليه وسلم كأيمين ده فرمي فاستقم كما أمرت ومن تاب معك. وكوشون فرمانت بكرا وأي محمد صلى الله عليه وسلم أي أمتي محمد وكوشون فرمانتان بكرا ودينكتان بيتان دلي دا مزراو بن بردوام بن لسر أو رقا راستي أو لا نكن بهيد جوريك ليكم وزياد نكن ببيدا خوازي شريعة دينكتان أي محمد أي أمتي محمد صلى الله عليه وسلم خواهي قورة بيمان دفرمي دا مزراو بن خوراقر بن خاوني استقامة بن وكوشون شريعة إسلام بيمان دلي ودينة كمان بيمان دلي. بۆیە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئامۆژگاری یەکەم بکە شتێکم پێ بڵێ
کە دوای ئەوە شتێکی هێندە بەهێز بێ هیچ شتێکی دیکە لە هیچ کەسێکی دیکە نەپرسم، پرسیاری هیچ شتێکی دیکە لە هیچ کەسێک نەکەم. ئەی پێغەمبەر شتێکی ئاوام پێ بڵێ، یعنی شتێکی جامیع و مانعم پێ بڵێ، شتێکم پێ بڵێ پرسیاری دیکە نەکەم هێندە گرنگ بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامی ئەو پیاوەدا فەرمووی اتق الله ثم استقم. ئینسانێکی تەقوادار بە، ئینسانێکی لە خوا ترس بە، ئینسانێک بە حەزر بکە لەوەی سنوورەکانی خوای گەورە نەشکێنی، تەقوادار بە و پاشان کە تەقوادار بووی ئیستیقامەت و دامەزراویت هەبێ لەسەر ئەو تەقواداریەی. ئەوە پرسیارێکە وەڵامەکەی پێغەمبەر کە دایەوە صلی الله عليه وسلم ئەوە وەڵامێکە کە جامیع و مانیع بە، جامیع و مانیعە. ئینسانێکی تەقوادار بە و پاشان بەردەوام بە لەسەر ئەو تەقواداریەت. ئەوە وەڵامی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم بۆ ئەو پیاوەی کە گوتی شتێکم پێ بڵێ ئەی پێغەمبەری خوا کە پرسیاری هیچ شتێکی دیکە و هیچ شتێکی دیکە نەپرسم، بە هیچ کەسێکی دیکە نەڵێم. ها بەڕێزان ئەوە شتێکی زۆر کورتە بەڵام زۆر بەهێزە. تەقوادار بە، بگە پلەی تەقوا، ئەنجا پاشان بەردەوام بەو دامەزراو بە لەسەر ئەو تەقواداریە. ئەنجاوەی کە گرینگە بەڕێزان ئەوەیە بوارەکانی دامەزراوی، بوارەکانی ئیستیقامەت. ئایا ئێمە لەسەر چی دامەزراو بین؟ وەلایەنەکان و بوارەکانی دامەزراوی چین؟ یەکەم ئینسان دامەزراو بێت لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. دەبینین ئینسانی وهەیە ڕەمەزانان زۆر چالاکە، بەڵام دوای ڕەمەزان خاو دەبێتەوە و ئەوەی کە لە ڕەمەزان دەیکا دواتر ئەنجامی نادات. ئینسان دامەزراو بێت لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێت وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. پەروەردگاری خۆت بپەرستە، عیبادەتی بکە ئەی موحەممەد کە لەگەڵ ئومەتەکەشیەتی. دەفەرمێ هەتا وەکو دەمری لەسەر تە عیبادەتی خوای گەورە بکەی و بەردەوام بی لەسەر عیبادەتی دامەزراو بی لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. بۆیە سەعیدی کوڕی موسەیب بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ بۆ ماوەی 30 ساڵ هەر کاتێک کە بانگی دابێ ئەمن لە مزگەوت بووم. بەڕێزان ئەوە دامەزراویە لەسەر عیبادەت. بۆ ماوەی 30 ساڵ هەر کاتێک بانگی دابێ من لە مزگەوت ئامادە بووم نوێژم بە جەماعەت کردووە. بەڕێزان ئەوە چەند گرنگە ئینسان ئاوا دامەزراو بێ لە عیبادەتی خوای پەروەردگار. یەکێک لە زانایانی سەلەف دەفەرمێت واللهی ئەگەر پەردەی نادیار و غەیب لاچێت، غەیب نەمێنێ، هەموو شتە نادیارەکان بە دیار بکەون، ئەوەی کە هەمە هیچی لێ زیاد ناکەم، ئەوەندە دامەزراوە و ئەوەندە یەقینی هەیە، دەفەرمووی ئەگەر پەردەی غەیب لا بچێ ئەوەی کە دەیکەم هەر ئەوەندەیە و هیچ شتێکی دیکەی لێ زیاد ناکەم. ئەنجایەکێکی دیکە لە زانایان پێمان دەفەرمێ بۆ ماوەی 40 ساڵ نوێژم نەکردووە ئیلا لە دوو ئیمامەوە نەبێت. واتە 40 ساڵ بەردەوام لەسەر یەک لە نوێژی جەماعەتدا دوانە کەوتوم. بۆیە بیلال کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی دەپرسێت ئەی بیلال دەنگی پێڵاوەکانی تۆم بینی لە ناو بەهەشدا هەوکارەکەی چی بوو؟ بیلال فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کاتێک کە دەست نوێژێکم گرت بێت ئیلا 2 ڕکعات سنەتی دەست نوێژم لەگەڵدا کردووە. دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گێڕایە و بۆ ئەوە یعنی بەردەوام بووم لەسەر ئەوەی کە هەر کاتێک دەست نوێژم گرت بێ ئیلا 2 ڕکعات نوێژی سنەتم لەگەڵدا کردووە. بۆیە بەڕێزان بەردەوامی و دامەزراوی لەسەر عیبادەت زۆر گرنگە کە ئینسان هەتاوەکو دەچێتەوە خزمەتی پەروەردگار لەسەریەتی لەسەر عیبادەت و پەرستنی خوای پەروەردگار بەردەوام بێ نەچێتە دواوە ڕۆژ بە ڕۆژ ئەو ئینسانەیە بەرەو پێش بچێت. خوا بمانگێڕێ لەو جۆرە کەسانە. دووهەمین لە بوارەکانی دامەزراوی ئەوەیە کە ئینسان لە بواری هەڵسوکەوتە جوانەکان و خوڕەوشتە جوانەکان ئینسان دامەزراو بێت. پێغەمبەری خوای دەفەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. ئەمن بۆیە نێردراوم بۆیە هاتووم تاوەکو خوڕەوشتە جوانەکان تەواوکەم. یعنی کورتی هەڵدێنێ لەوەدا کورتی دەکاتەوە بۆ ئەوە هاتووم ئەخلاق و ڕەوشتە جوانەکان تەواوکەم. ئینسان دامەزراو بێ لەسەر خوڕەوشتە جوانەکان لەسەر هەڵسوکەوتە بەرزەکان. بەڕێزان مامۆستایەک بۆمان دەگێڕێتەوە دەڵێ گەنجێک دەناسم
ئیشی دەکرد کاتێک کە دەهاتەوە هەموو ڕۆژێ پارەکەی لە بەردەمی باوکیدا دادەنا بۆ ئەوەی کە باوکی چەندی دەوێت لە پارەکەی هەڵبگرێت. هەموو ڕۆژێک کە دەهاتەوە پارەکەی دادەنا لە بەردەمی باوکی بۆ ئەوەی چەندی دەوێت باوکی لە پارەکەی هەڵبگرێت. سبحان الله دەفەرمێ ئەو گەنجەیە هەموو ڕۆژێک کە دەهاتەوە بەو شێوازەیەی دەکرد. گوتیان بۆچی پارەکەی نادەیە دەستی بابت لە پێش باوکت دایدنی و نایدەیە دەستی بۆ خۆت؟ گوتی واللهی پێم عیبە پێم شەرمە دەستی من لە سەروی دەستی باوکمەوە بێت، بۆیە پارەکە لە بەردەمی باوکم دادەنێم چونکە پێم عیبە دەستی من لەسەرەوە بێت دەستی باوکم لە ژێرەوە بێت و پارەکەم دەمە باوکم. بەڕێزان ئەوە چەند گرنگە ئینسان. ئەو مامۆستایە دەفەرمێ ئەو گەنجەیە بۆ ماوەی 20 ساڵ بەردەوام ئیشی دەکرد، بەردەوام کە دەهاتەوە ئێواران پارەکەی لە بەردەمی باوکی دادەنا بۆ ئەوەی کە باوکی هەڵی بگرێت. سبحان الله دەفەرمێ ئەو باوکەیە زۆر دوعای بۆ ئەو کوڕە دەکرد، دەیفەرمووی یا ڕەبی کوڕم قورئان فێر ببی و ببیە کەسێکی قورئان خوێن. بۆیە ئەو گەنجە دەفەرمێ ڕۆژێکیان ڕێی کەوتە لای مامۆستای مزگەوتەکە و قورئانی لەلای خوێن تاوەکو وای لێ هات قورئان فێر بوو، وەردە وەردە چوو بۆ مەدرسە و شەهادەی بەدەست هێنا هەتا وەکو وای لێ هات دوای 20 ساڵ شەهادەی دکتۆرای لە تەفسیری قورئاندا بەدەست هێنا. ئەو ڕۆژەیە کە مقابلەی دکتۆرایەکەیان کرد کە دکتۆرایەکەی قبول کرا یەکسەر دەستی گرت بە گریان. گوتیان بۆچی دەگری؟ گوتی واللهی بۆ ئەو دوعای باوکم دەگریم کە 20 ساڵ پێش ئێستا دوعای بۆ دەکردم دەیگو کوڕم یا ڕەبی ببێ کەسێکی قورئان خوێن و فێری قورئان ببێ. دوای 20 ساڵ لە بەردەوامی و دامەزراوی لەسەر خوڕەوشتی جوان ئەو گەنجە بەڕێزە یەکێک لەوانەی کە بەدەستی هینا بریتی بوو لە شەهادەی دکتۆرە لە قورئان و لە تەفسیری قورئاندا بەڕێزان. ئەوە دامەزراویە لەسەر خوڕەوشت و هەڵسوکەوتی جوان بەڕێزان. ها گەنجی وا هەیە 2 ڕۆژ کار دەکات کەچی کە دێتەوە پارەکە لە گیرفانی خۆی دەنێت، ماڵی چی و بابی چی و ڕێز و حرمەتی چی، بەڵام ئەو فەرمووی پێم عیبە دەستی من لەسەرەوە بێت دەستی باوکم لە ژێرەوە بێت، بۆیە پارەکە لە بەردەمی دادادەنێم. بەڕێزان ئەو دامەزراویە چەند گرنگە. گەنجی بەڕێز مسلمانی بەڕێز گوێ بگرە لەو بەڕاستی لەو خۆڕەوشتە جوانە و لەو دامەزراویە واللهی خێر و بەرەکەت لە ژیانتدا پەیدا دەبێت. خۆی گەورە بمان گێڕی لەو جۆرە کەسانە. سێهەم ئینسان دامەزرا و بەردەوام بێت لەسەر نەکردنی گوناه و تاوان، لەسەر نەشکاندنی قەدەغەکان بەڕێزان. ها ئینسانی وا دەبینی گەنجی وا دەبینی ساڵێک باشە ڕەمەزانێک باشە، بەڵام دواتر دەبینی دەکەوێتەوە گوناه و تاوان و تووشی گوناه و تاوان دەبێت. خوا پەناماندات. دامەزراوی لەسەر نەکردنی گوناه و تاوان زۆر گرنگە بەڕێزان. بۆیە یەکێک لە زانایان بە ناوی ئیبن دەقیق کە یەکێکە لە زانایان دەفەرمێت هیچ کاتێک وشەیەکم نەگوتووە، هیچ کاتێک قسەیەکم نەکردووە، هیچ کاتێک کارێکم نەکردووە ئیلا وەڵامەکەم بۆ بەردەمی پەروەردگار ئامادە کردووە. بەڕێزان چەند گرنگە. چەند جار ئێمە ئەگەر لێمان بپرسرێتەوە ئەو قسانەی کە ئەوڕۆ کردومانە، ئەو کردوانەی کە ئەوڕۆ کردومانە، واللهی لێمان بپرسنەوە جاری وا هەیە ڕوومان نییە لەناو مەجلیس تا دانیشین. ئەو زانایە دەفەرمی هەر کاتێک قسەیەکم کرد بێت، کردەوەیەکم کەم جەنجابێک، کارێکم کرد بێت ئیلا ئەگەر خوای گەورە لێم بپرسێتەوە وەڵامەکەم بۆ بەردەمی پەروەردگار ئامادە کردووە. بەڕێزان ئەو دامەزراویە چەند گرنگە بۆ ئینسان. یەکێکی دیکە لە زانایان بە ناوی خاریجەی کوڕی مصعب دەفەرمێ بۆ ماوەی 24 ساڵ هاوڕێتی ئیبن عەونم کردووە کە یەکێکە لە زانایان دەفەرمێ 24 ساڵ لەگەڵ ئەو پیاوە بەڕێزەدا بووم واللهی وا نازانم مەلائیکەت تاوانێکیان لەسەر نووسی بێت. 24 ساڵ لەگەڵیدا بووم پێم شک نایە مەلائیکەت یەک گوناه و تاوانیان لەسەر نووسی بێت، واتە لە ماوەی 24 ساڵدا نەمدیوە ئەو پیاوە گوناهێکی کرد بێت کە مەلائیکەت لەسەریان نووسی بێت. بەڕێزان با ئێمە لە خۆمان بپرسین ئاواین یاخود ڕۆژێک باشین بەڵام دوانی خراپین. ئینسان دەبێ ئەو ڕۆی لەگەڵ بەیانیدا فەرقی هەبێ بەوەی کە بەیانی باشتر بێت لە ئەو ڕۆژ بە ڕۆژ ئینسان لی زیاد کات و لی کەم نەکات. بۆیە ئیبن محەممەدی کوڕی منکەدیر کە یەکێکە لە زانایان ئەویش دەفەرمێ لە کاتێکدا کە لەسەر مەرگدا بوو، لە کاتێکدا کە مردن لی نزیک بووە دەستی کردەگریان. گوتیان بۆچی دەگری؟ گوتی واللهی بۆ ئەوە ناگریم کە گوناهێکم کرد بێت زانی بم کە گوناهە، بۆ ئەوە ناگریم چونکە لە ژیانمدا پێم شک نایە گوناه و تاوانێکم ئەنجام دابێت، گوناهێکم کرد بێت سەرپێچیەکم کرد بێت،
بەڵکو بۆ ئەوە دەگریم نەوەکە شتێکم کردبێت لە ژیانی ڕۆژانەمدا ئەمن بە هیچم حیساب نەکرد بێت، زۆر بەکەمم حیساب کرد بێت کەچی لە لای خۆی پەروەردگار زۆر گەورە بێت. بۆ ئەوە دەگریم نەوەکە گوناه و تاوانێکم کرد بێت ئەمن حیسابم بۆ نەکرد بێت، بەڵام لە لای خۆی پەروەردگار ئەو گوناه و تاوانە زۆر گەورە بێت. بەڕێزان ئەوە چەند گرنگە ئەو دامەزراویە، واتە لە ژیانمدا گوناه و تاوانێکم نەکردووە، بەڵام بۆ ئەوە دەگرینەوە کا ڕۆژێک شتێکی کرد بێ ئەو بە هیچی حیساب نەکرد بێت لە لای خۆی گەورە زۆر گەورە بێت. بەڕێزان بزانە زانایان چۆنن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئیاکم ومحقرات الذنوب، ئامۆژگاریتان دەکەم بەوەی کە گوناه و تاوان بەکەم نەگرن. بەرام مەڵێ گوناهێکی گچکەیە هیچ نییە بە ئاوی دەستنوێژ دەڕوا، خۆت مەخەڵەتێنە، چونکە پێغەمبەری خوای دەفەرمێ ئامۆژگاریتان دەکەم گوناه بەکەم سەیر نەکەن، گوناه و تاوان نەکەن، چونکە جاری وا هەیە گوناه ئەوەندە لەسەر ئینسان کۆ دەبێتەوە هەتا وەکو ئینسان بە هیلاک دەبا، خوا پەناماندات. ئەنجا چوارەمین و کۆتە هەمین لە بوارەکانی دامەزراوی بەڕێزان کە لە هەمویان گرنگترە، بریتیە لە دامەزراوی لەسەر بیر و باوەڕ، بریتیە لە دامەزراوی لەسەر مەبدە و بیر و باوەڕی خۆت، بریتیە لە پارێزگاریکردن لە هاویەی موسڵمانەتی، بریتیە لە دامەزراوی لەسەر بیر و باوەڕ. بەڕێزان با گوێ لە یەکێک لە چیرۆکی هاوڵانی پێغەمبەر بگرین صلی الله علیه وسلم کە چیرۆکێکی زۆر پڕ دەرس و پەندە. بەڕێزان چیرۆکی عەبدوڵڵای کوڕی حوزافە کە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر بەشداری جەنگی بەدری کردووە لەگەڵ پێغەمبەر و هاوڵاندا صلی الله علیه وسلم، یەکێکە لەو گەنجانەی کە ئینسانێکی عەقیدەی و بیر و باوڕی بووە، ئینسانێک بووە خاوەنی مەبدە و خۆڕاگری، خاوەن ئیستیقامە بووە لەسەر بیر و باوەڕەکەی. بەڕێزان بۆیە لە سەردەمی ئیمامی عومەردا عەبدوڵڵای کوڕی حوزافە ئیمامی عومەر دەینێرێ بۆ یەکێک لە جەنگەکان لەگەڵ گاورەکاندا، لەگەڵ ڕۆمەکان دەینێرێت. قەدەری خوای پەروەردگار ئەو هاوڵەی پێغەمبەر ئەو گەنجەیە عەبدوڵڵای کوڕی حوزافە لەگەڵ کۆمەڵێک لە موسڵمانان دەبنە دیر لە بەردەستی سوپایی گاورەکاندا کە دیارە گەلێک زۆر بوون ئەوان. بۆیە کاتێک کە پادشای ڕۆمەکان داوا دەکات دەڵێ ئەوانەی کە دیلن بۆم بێنن، یەکێک لەوانەی کە بۆی دێنن عەبدوڵڵای کوڕی حوزافەیە. کاتێک کە کەلەپچەیان کردووە و دەست و قاچیان بەستووە، کاتێک کە پادشای ڕۆمەکان قسە لەگەڵ عەبدوڵڵای دەکات سەرسام دەبێ بە زیرەکی و لێهاتوویەکەی، بەو گەنجە بیر و باوەڕە، بەو گەنجە خاوەن مەبدەئە زۆر سەرسام دەبێت. بۆیە پێی دەڵێ عەبدوڵڵا ببە بە گاور ئازادت دەکەم، ببە بە مەسیحی، ببە بە نەسڕانی و گاور ئازادت دەکەم. دەڵێ نەخێر نابم، لە بیر و باوەڕەکەی خۆم واز نایەنم. دەڵێ مبە بە گاور نیوەی مڵک و ماڵی خۆمت پێدەدەم، نیوەی مڵک و ماڵی پادشایەک، پادشای ڕۆمەکان کە نیوەی دنیای لە بەردەستیدا بووە، دەڵێ نیوەی مڵک و ماڵی خۆمت پێدەدەم تەنها واز لە بیر و باوەڕەکەی خۆت بێنە. دەڵێ وەڵڵاهی نەک مڵک و ماڵی تۆ، نەک نیوەی مڵک و ماڵی تۆ، ئەگەر هەموو ماڵی خۆت، ئەگەر مڵک و سامانی عەرەب و عەجەمیشم پێ بدەی، بۆ ماوەی یەک چرکەش لە بیر و باوەڕی خۆم پاشگەز نابمەوە واز نایەنم. بەڕێزان ئەوە هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، خاوەنی بیر و باوەڕ و مەبدەئە، دامەزراوە. ئینسانی موسڵمانی وا هەیە جاری وا هەیە بۆ ئیمتیازێکی کەمی دنیایی بڕواتان بێ ئابڕووی خۆی دەبات، هەویەی موسڵمانەتی خۆی دەخاتە ژێر پرسیارەوە بۆ شتێکی زۆر کەم، بڕواتان بێ جاری وا هەیە بۆ یەک وەرەقە، کەمتر لە یەک وەرەقە ئینسانی وا هەیە تەنەزول لە بیر و باوەڕی خۆی دەکات. گوتی وەڵڵاهی هەموو مڵکی دنیام پێ بدەی بۆ یەک لە حەزەش لە بیر و باوەڕەکەی خۆم تەنەزول ناکەم و دانابزم و هەروەها واز نایەنم. بۆیە گوتیان لە دارێک بیبەستنەوە و دەوروبەرەکەی تیرباران کەن بۆ ئەوەی کە مەترسیەکی لێ بنیشێت واز بێنێت لە بیر و باوەڕەکەی خۆی، بەڵام هیچ سوودی نەبوو. پاشایەکە گوتی بیخەنە ناو زیندان، نان و ئاوی پێمەدەن، نان و ئاوی لە قەدەغەکەن بۆ ئەوەی کە لە برسان بمرێ واز بێنێت، بەشک و ببێ بە نەسڕانی لە بیر و باوەڕەکەی خۆی تەنەزول کات. 3 ڕۆژ و 3 شەو ئەو گەنجە بەڕێزە، ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کردیانە ناو سجنەوە، نان و ئاویان پێنەدا هەتاوەکو شەکەت بوو، ملی خوار بوو. عەرزی پادشایەکەیان کرد، گوتیان قوربان ئەگەر نەیهێنینە دەرەوە بخوا لە برسان و لە تینوان دەمرێت، ملی خوار بووە، جەستەی شەکەت بووە، خەریکە لە برسان دەمرێت. 3 ڕۆژ و 3 شەوە نان و ئاویان پێنەداوە. دوای ئەوەی کە دەیهێنە دەرە
ناو سجنەکەیدا کە زۆر برسی دەکرێت گۆشتی بەراز و عەرەقی دەخەنە پێش بەڵام نایخوات با برسی بێت بەڵام لەوێدا تەنەزول لە بیر و باوەڕەکەی خۆی ناکات پادشایەکە لێی دەپرسێ دەڵێ باشە بۆچی ئەوەت نەخوات مەگەر حەڵاڵ نییە لە کاتی زەروریدا ئینسان گۆشتی بەرازیش بخوات دەڵێ وەڵڵاهی دەزانم کە حەڵاڵە لەو کاتەیەدا تەماشای ئەو مەوقیفەی کەن بەڕێزان ئەو دامەزراویە ئەو خاوەن هەڵوێستە بیر و باوەڕیە ئەو هاوڵەی پێغەمبەری کە دەرچووی مەدرسەی محەممەدە صلی الله عليه وسلم دەڵێ وەڵڵاهی دەزانم کە حەڵاڵە لەو کاتەیەدا عەرەق بخۆم بای ئەوەندەی کە لە برسان نەمرم لە تینوان نەخن کێم گۆشتی بەرازیش بخۆم قەیناکات حەڵاڵە بەڵام وەڵڵاهی لەوێدا بۆیە نەم خوارد بۆ ئەوەی دوایە گاڵتە بە موسڵمانێک نەکەی گاڵتە بە دینەکەم نەکەی نەڵێ موسڵمانێکم گرت لە برسان و لە تینوان گۆشتی بەناز و عارەقم دەخواردە بۆ ئەوەی بەیانی گاڵتە بە دینەکەم نەکەی بۆیە نەم خوارد بەڕێزان ئەوە خاوەنی مەبدە و دامەزراوە ئەوە هەوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم واللهی ئینسانی وا هەیە لە هیچی کەم نییە ماڵ و سامانێکی زۆری هەیە بۆ شتێکی زۆر کەمی دنیایی جاری وا هەیە تەنەزول لە بیر و باوەڕەکەی خۆی دەکات گوتی واللهی لە برسان بمرم لێرەدا نایخۆم بۆ ئەوەی بەیانی گاڵتە بە دینەکەم نەکەی ئەنجا لە ناو سەجندا بەڕێزان ئافرەتیان خستە ژوورەکەی ئەو پیاوەوە بەڵام لای لێ نەکردەوە بۆیە ئەو ئافرەتەی کە چۆ ژووری ئەو گەنجەیە ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە لە ڕێی ئافرەتەوە هەڵی بخەڵەتێنن دەفەرمێ واللهی هاتە دەرەوە گوتی نازانم ئەو پیاوە نە ئینسانە نەبەردە واللهی لای بەلادا نەکردمەوە وا نازانم ئەو پیاوە زانیبی ئەمن ئافرەتم یاخود پیاوەم ئەوە دامەزراویە بەڕێزان ئەوە دامەزراوی و داوێن پاکی یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی بەخوا نازانم ئەوە نە ئینسانە نەبەردە واللهی لای بەلادا نەکردمەوە کە چەند زەمانە لە ژووری ئەو پیاوەدا بووم تەنانەت تەماشاشی نەکردم ئەوە نمونەی دامەزراویە بەڕێزان ئەوە نمونەی گەنجی داوێن پاکە ئەوە نمونەی هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆیە کە هەموو شتێکیان لەگەڵ کرد بەڵام هیچی سوودی نەبوو دواتر هێنایانە دەرەوە منجەڵێکی گەورەی ڕۆنیان سوور کردبەوە پادشایەکە پێی گوت دەبی بە نەسڕانی تەنەزول دەکەی واز دێنی یان ئەوەتانەیە دەتخەمە ناو ئەو منجەڵە سوور کراوەوە ڕۆنە بە لەحزەیەکی زۆر کەم بە کات و مدەیەکی زۆر کەم هیچت نامێنێت و گۆشت و ئێسقانەکەت لە یەک جیا دەبێتەوە کۆتایی بە ژیانت دێت لەو کاتێدا ئەو هاوڵەی پێغەمبەری خوا عەبدوڵڵای کوڕی حوزافە دەستی کرد بە گریان چوونە لای پاشا گوتیان ڕەنگە پەشیمان ببێتەوە ئەی پادشا ئەو پیاوە دەستی کردو بە گریان کاتێک کە بانگیان کرد و لێیان پرسی بۆچی دەگری پەشیمان بوویەوە دەبی بە نەسڕانی لە تاوی ئەوەی کە نەتکوژن نەتخەنە ناو ئەو منجەڵە سوور کراوەوە بەڵام هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینسانێک کە لەسەر ئەساسی بیر و باوەڕەکەی بیر دەکاتەوە ئینسانێکی عەقیدەیی ئینسانێکی دامەزرا و دەرچووی مەدرسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی واللهی بۆ ئەوە ناگریم کە پەشیمان ببمەوە واللهی بۆ ئەوە دەگریم خۆزگە هەر یەک ڕوحم نەبوایە خۆزگە بەقەد مووی سرم ڕوحم هەبوایە بۆ ئەوەی ئەو ڕۆحەموم لە پێناوی خوای پەروەردگاردا بەخشی بایە و چەندە موم بەسەری وەیە ئەوەندە جارە لە پێناوی خوای پەروەردگاردا بەخشی مابە و شەهید بۆ بام لە پێناوی خوای گەورەدا بەڕێزان ئەوە دامەزراویە لەسەر بیر و باوەڕ و مەبدە دەی ئەو چیرۆکە بەڕێزان چەند دەرس و پندێکمان پێ دەڵێت یەکەم ئەو چیرۆکە پێمان دەڵێت کە ئینسانی موسڵمان دەبێت لەسەر بیر و باوەڕەکەی و لەسەر مەبدەئەکەی سوور بێت دامەزراو بێت ئەو لاولا نەکات بۆ ئیمتیازێکی دنیایی بۆ مەسلحەتێکی دنیایی بەرام ئەوەی لە لای خوای پەروەردگارە ئەوە باشترە پێمان دەڵێ ئینسان دەبێت لە کاتی نهێنیدا داوێن پاک بێت بەڕێزان ئافرەتیان کردە پاڵ ئەو پیاوە ئافرەتیان خستە ژوورەکەی بەڵام وەڵڵاهی دەفەرمێت تەماشاشی نەکردم ئەوە نمونەی گەنجی داوێن پاکە بەڕێزان پێمان دەڵێ ئینسان دەبێت لە ئاشکرا و نهێنیدا داوێن پاک بێت ئینسانێک بێت بیسەلمێنێک کە موسڵمانە و پارێزگاری لە موسڵمانێتەکەی خۆی بکات پێمان دەڵێت ئینسان دەبێت خۆراگر و دامەزراو بێت لە کاتی ناخۆشی و ناڕەحەتی و ئەشکەنجە و زیندان و لە کاتی برسیەتیدا بەڕێزان ئەو چیرۆکە پێمان دەڵێت ئینسان دەبێت پارێزگاری لە سومعە و کەڕامەتی خۆی بکات موسڵمان گەنجی بەڕێز بزانە کە تۆ لە سایەی دینەکەتدا ئینسانێکی زۆر گەورەی ئینسانێکی بە قەدر و قیمەتی خوای گەورە ناوی موسڵمان
دەبێ پارێزگاری لە هەویەی مسلمانەتی خۆت بکەیت. ئەها عەبدوڵڵا فەرمووی وەڵڵاهی بۆیە ئەو گۆشتەیەم نەخوارد، بۆیە ئەو عەرەقەم نەخواردەوە، ملی خوار بوو لە برسان. گوتی بۆ ئەوەی بەیانی گاڵتە بە دینەکەم نەکەی، بۆ ئەوەی بەیانی کە من دەرچووم گاڵتە بە مسلمانێک نەکەی، نەڵی مسلمانێکم سجن کرد تەنەزولی لە بیر و باوەڕەکەی خۆی لە برسان و لە تینوان. مسلمانی بەڕێز پارێزگاری لە هەویەی خۆت بکە، پارێزگاری لە مسلمانێتەکەی خۆت بکە. تۆ زۆر گەورەی دەی وەڵڵاهی چەند گەت چەند ئینسان چەند مسلمان جاری وهەیە باکی نییە کە مسلمانە دەچێت لە دەرەوە هەرچی حرامە دەیکات، دەچێت لە دەرەوە بۆ ئیمتیازێکی دنیایی جاری وهەیە هەڵدەخەڵەتێت. ئینسانی وهەیە ئابڕووی خۆی دەبات بۆ ئیمتیازێکی دنیایی کەم خۆشی ناو دەنێ مسلمان. مسلمانی بەڕێز خوای گەورە ناوی مسلمان پارێزگاری لە هەویەی خۆت بکە، پارێزگاری لە مسلمانەتەکەی خۆت بکە، پارێزگاری لە بیر و باوەڕەکەی خۆت بکە. وەڵڵاهی ئینسانی وهەیە پێم شک دێت کچەکە و خێزانی خۆی بردۆتە حەفلەیەک، بردۆتە ئاهەنگێک، بردۆتە ڕەشبەڵەکێک کە حەرام بووە، بردوویە خستوێتە دەستی خەڵک. بۆچی؟ بەس بۆ ئەوەی تەعیناتەکەی نەڕوات، بەس بۆ ئەوەی ئیمتیازێکی دنیایی نەڕوات، بەس بۆ ئەوەی ئافرین و دەستخۆشیەکی لێ بکەن، پلەیەکی دنیایی بەرزکەنەوە. خێزانەکەی خۆی کچەکەی خۆی بردووە بۆ حەرامێک لە پێناوی ئیمتیازێکی دنیاییدا. وەڵڵاهی لە بەرنامەی وادا هەیە ئافرەت و پیاوی وا هەیە بۆ $50 و $20 دەڵێ تەلەفۆن کە بۆ کوڕی خەڵک پێی بڵێ خۆشم دەوێت ڕسمێکی لەگەڵدا بگرە بۆ ئەوەی کە $20 و $50 پێ بدەین. ئەوە مسلمانەتیە بەڕێزان؟ ئایا لە ناو میلەتێکی مسلماندا دەبێت ئینسان ئاوا بێت، یان دەبێت ئینسان پارێزگاری لە مسلمانەتی خۆی بکات، پارێزگاری لە هەویەی مسلمانەتی خۆی بکات؟ بەڕێزان زۆر گرنگە ئێمە مسلمانین، خاوەنی دینێکی ئاسمانین، خاوەنی گەورەترین پێغەمبەرین، دەبێت دامەزراو بین، دەبێت خاوەن عیزت بین، خاوەنی کەرامەت بین، پارێزگاری لە کەرامەت و سومعی خۆمان بکەین. بەڕێزان وەڵڵاهی مسلمانەتی و ناوی مسلمانەتی لە هەموو دنیا گەورەترە لە لای خوای پەروەردگار. یا ربی خوای گەورە بمانگەڕی لەو جۆرە کەسانە، نەمانگەڕی لەو جۆرە کەسانەی کە سومعی خۆیان دەبەن دامەزراو نین لەسەر مەبدە و بیر و باوەڕ. یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی داوات لێ دەکەین لە ژیانماندا و لە ئیسلامەتی و مسلمانەتیماندا ئینسانێکی دامەزراو بین، خاوەنی بیر و باوەڕی خۆمان بین، دامەزراو بین و پارێزگاری لە بیر و باوەڕ و مەبدە و مسلمانەتی خۆمان بکەین، دامەزراو بین لەسەر ڕەوشتە جوانەکان، دامەزراو بین لەسەر بیر و باوەڕەکەمان، دامەزراو بین لەسەر عیبادەتی تۆ، دامەزراو بین لەسەر ئەوەی کە گوناه و تاوان نەکەین لە ژیانماندا بۆ ئەوەی کە لە دنیادا سەربەرز بژین لە قیامەتیشدا سەرفراز بین. یا ربی خوای گیان بە ئیمانەوە بمان ژێنی، بە ئیمانەوە بمان برێنی. یا ربی خوای گیان وامان لێ بکەی خاوەنی ئیستیقامەت و دامەزراوی بین لە ژیانماندا بۆ ئەوەی کە بە سەرێکی بەرز بگەینەوە بۆ لای تۆ، ڕوومان بێ کە بڵێن مسلمانین و ئومەتی محەممەدین صلى الله عليه وسلم. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.